دیارە لێرە زیاتر مەبەست ناخۆشیەکەیە بۆیە فەرمێ فمن رضي فله الرضا جا ئەو کەسەی کە ڕازی ئەبێ بە قەدەری خوا صبر ئەگرێ تحمل ئەکا ناشکری ناکا ئەو خوای پەروەردگار لێی ڕازی ئەبێ ومن سخط فله السخط و ئەو کەسەیش کە ناڕازیە لە قەدەری خوای پەروەردگار ناشکری ئەکا چی بەدڵی بێ چی بەدەمی بێ ئەو خوای پەروەردگار لێی ناڕازی ئەبێ لە دنیایە ئەو ناخۆشی داوە بەسەرەوە قەدەری خوایە لە قیامەتیشا حەقی ئەو ناشکری لێ ئەکاتەوە بۆیە ئینسانی ژیر ئینسانی عاقڵ ئەوەیە لە کاتی ناخۆشیە سەبر بگرێ بە زمان بە دڵی لە قەدەری خوا ڕازی بێ بە کردارەکانیشی ڕێگان نەباتە بەر ڕێگایەک عیلاج چارەسەرێک کە خوای پەروەردگار حرامی کردووە چونکە ئەگەر تووشی نەخۆشیەک بوویت تووشی ناخۆشیەک بوویت سەبرگردن لەوەدایە بەدەمت سەبر بگری بە دڵت سەبر بگری بە کردارەکانتیش لە ڕێگەی خوا دەرنەچی ئەو نەخۆشیە وات لێ نەکا ڕێگەی ناشەرعی بگریتە بەر بزانی ئەوە قەدەری خوایە خوای گەورە خۆی ئەتوانێ شفات بدا بەڵام کە شفات بۆ دانابەزێنێ ڕێگایەکی شەرعیت بۆ ناڕەخسێنێ دیارە خوای گەورە ویستی هەیە ئەو نەخۆشیە لەسەر تۆ بمێنێتەوە بۆیە تۆیش سەبر بکە تاوەکو ڕێگایەکی شەرعیت بۆ ئەڕەخسێ بە ڕێگایەکی شەرعی خۆت چارەسەر بکە ئەگەر نەخۆش کەوتی مەچوو بۆ سەر قەبران داوا لە قەبرەکان داوا لە بتەکان مەکە مەچوو بۆ لای جادوگەر و فاڵچی و خەڵکی ساختەچی و فێڵباز ئەگەر خوای گەورە مناڵی نەداپێت داوا لە خۆی بکە هەموو کەسێک لە ئێمە خوا دروستی کردووە ئەگەر مناڵێک خوا دروستی نەکا کەس ناتوانێ بیداتە تۆ ئەگەر نەخۆشیەک خوای پەروەردگار شفات نەدا لێی کەس ناتوانێ شفات بدا پێغەمبەر ئیبراهیم فەرمێ وئیذا مەریضت فهو یشفین ئەگەر نەخۆش بکەوم ئەو شفا مەدا ئەڵڵا شفا مەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێ شوێنێکی ئازاری بوایە دەستی ئەخست بەسەر ئازارەکە ئەی فەرموو اللهم رب الناس أذهب البأس ئەی پەروەردگار ئەی پەروەردگاری هەموو خەڵکی ئەو بەئسە ئەو ناخۆشیە لەسرم لابە وەشفی ئەنتە الشافی شفام بدە تۆ شفادەری لا شفاء إلا شفاؤك شفا تەنها شفای تۆیە هیچ کەس ناتوانێت شفا بدا جگە لە تۆ شفاء لا يغادر سقما شفایەکم بدەکەوە هیچ نەخۆشیەک لە دوای خۆی بەجێ نەهێڵ بۆیە پێویستە ئینسانی ئیماندار بزانێت ئەو مصیبەتەی بەسەرتەوەیە ئەگەر مەقەیەتی نەبی ئەیکەی بە کوفر لەسەر خۆت ناشکری خوا ئەکەی ناڕازی ئەبی لە خوای پەروەردگار تووشی کوفرە بی کاتێ ئەچی بۆ لای جادوگەرێک داوای لێ ئەکەی مناڵت باتێ یاوەکو لەو نەخۆشیە چاکت کاتەوە مەخەڵەتێ بە قسەی ئەموو ئەو ئەگەر لە ماڵەوە کەسێک خزمێکت خێزانت زۆری لێت کرد کەسێکی نەفس زەعیف زۆری لێت کرد کەوا بتبا بۆ لای جادوگەرێک لەبەرەوەی مناڵت نابێ لەبەرەوەی نەخۆشی بە قسەی مەکە دینی خۆت مەسوتێنە بە قسەی خوا و پێغەمبەر بکە با هەندێک توندی لە دینەکەمانە هەبێ بە بچووکترین ناخۆشی دینەکەی خۆمان لەناو نەدەین وەکو خوای پەروەردگارە فەرمێ ومنهم من يعبد الله على حرف خەڵکی وا هەیە تەنها لەسەر یەک لا عیبادەتی خوا ئەکات فإن أصابه خير اطمأن به وإن أصابته فتنة انقلب على وجهه ئەگەر خەیری توش بێ ئەوە متمانەی بۆ دروسە بێ عیبادەتی خوا ئەکا بەڵام تووشی کێشەیەک بوو تووشی ناخۆشیەک بوو انقلب على وجهه ئەوە هەڵەگەڕێتەوە خەسیرە الدنيا والآخرة دنیای خۆی لەناوە با تووشی مصیبەتەکە بووە و قیامەتی خۆیشی لەناوەدا بەوەی کە کوفرەکات ذلك هو الخسران المبين براستي أو خسارة من ديك ياوكو خسارة زور آشكرا وقوري بويا پێویستە لەسەرمان لە کاتی ناخۆشیە دینی خۆمان ئەو کاتە دینی ئینسان دەرەکەوێ بۆیە خوای پەروەردگار ناویناوە فتنە ناویناوە بەلا فتنە ئەوەیە کە ئاڵتونێک ئەخەیتە سەر ئاگر بۆی دەرکەوێ بزام ئەم ئاڵتونە ئەسڵە یاوەکو مەخشوشە غەشی لێکراوە بۆیە ناخۆشی ناو نراوە فتنە خۆشی ناو نراوە فتنە چونکە ئینسانی ئیماندار ئیمانەکەی لەوێ دەرەکەوێ
کەسی وا هەیە ئینسانی چاکە بەڵام کە کاتی خۆشی بوو بغرا ئەبێ لە ڕێ دەرەچێ بەو پارە و ماڵەی بەو سەحەتەی تاوان و خراپە ئەکات کەسی واشەیە لە کاتی ناخۆشیە تووشی ناشکری و خراپە دێ بەرامبەر خوای پەروەردگار بۆیە دەبێ وریای خۆت بیت و بیرزانە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ من ئەتا کاهنا أو عرافا فصدقه بما يقول كفر بما أنزل على محمد صلى الله عليه وسلم هر کەسێ بچێ بۆ لای جادوگەر و فاڵچیەک باوەڕی پێ بکە خوای پەروەردگار ئەوە کوفری کردووە بەوەی کە لەسەر محەممەد دابەزیوە ئەو کەسە کوفری کردووە بەو دینەی کە بەسەر محەممەدا داوەزیوە صلى الله عليه وسلم ولا حديث كتير فرمي لن تقبل له صلاة 40 يوما هر بوي كبر بولاي ببي اوي باورج بقسكي بكا خوي پروردگار چل روج نيوجي لي ورناگريت وچون بو سر قبران بو شفا بو منال پيدان بو اشتانو كفر برايان او كفريك جاهليت لسريبون او كفريك پیغمبر صلى الله عليه وسلم هاتو بوي چاكي بكا ئەو کوفرەیە کە قورئانی بۆ دابەزیوە بۆی چاکی خەڵکی سەردەمی نەفامی خەڵکی پێش ئیسلام قوڕەیش و ئەهلی مەککە و ئەو چواردەورە بتیانە پەرست قەبرانێکیانە پەرست بۆ ئەوەی لە خوا نزیکیان کاتەوە ئەوە بوو شیرکەکەی ئەوان نەیانەوت ئەوانە ڕزق و ڕۆزیمانەدەن ئەیانوت ئەمانە پیاوچاکن لای خوا نزیکن شەفاعەتکارن بۆ ئێمە داوا لە خوا ئەکەن کەوا شفامان بدا ڕەحمان پێ بکە و چیمان پێ بکە و چیمان بۆ بکە جاب ئەو ئیشەیان ئیسلام بە کوفری داناوە بە شەریک بڕیاردانی داناوە چونکە داواکردنە لە غەیری خوا پاڕانەوەی لە غەیری خوای پەروەردگار